خوێنکارانی بەڕێزی پۆلی 11ی وێژەیی لە خزمەتانە بم بۆ شەرحکردنی ئەو بابەتانەی کە بەهۆی شەڕەوە نەخوێنران و ئەم شەڕەیێرانەوە دەوامی ناو خوێندنگە نەما و ناچارین بەم شکڵە بە شێوەی ڤیدیۆ بۆتان ڕوونکەمەوە. طبعاً بابەتەکە بە کورتکراوەی لەسەر ئەو شێوەی پێشتر بۆم کردبوون ئەینێرم بۆ گروپ ماسنجەرەکە و لێەوە بەردەوامە بین. طبعاً مۆزوعی پاشەکەوتمان تەواو کرد، گەیشتینە مۆزوعی وەبەرهێنان، بەڵام هەر بۆ بیرخستنەوە بۆی بچین ناومۆزوعەکە ئاوا بە سەریعی بەسەر پاشەکەوت تاچینە و دوایەوە بە چڕوپڕی وەبەرهێنانە خوێنین. طبعاً پاشەکەوت وتمان کلاسیکەکان مۆزوعی پاشەکەوت و وەبەرهێنانیان تێکەڵ کردبوو. ئەم بابەتە گرنگە، پێیان وابوو ئەو کەسەی پارەکەی بەکار ناهێنێ یعنی پاشەکەوتی ئەکا ڕاستەوخۆ وەبەرهێنانیشەکە، یعنی پاشەکەوتکەر و کەسی وەبەرهێن بە یەک کەس حساب کرابوون. بەڵام لە سەردەمی نوێدا لە ئابووری نوێدا کەسی پاشەکەوتکەر لە وەبەرهێن جیاوازە. تۆ چۆن پاشەکەوتەکەی؟ تۆ پارەکەت پاشەکەوتەکەی وەبەرهێنان ناکەی، ئەوە تۆ نیت وەبەرهێنانەکەی، ئەوە تۆی لە بانقێکا پاشەکەوتیەکەی و لە شێوەی سپاردەیە بیتە بانقەکان یان دامەزراوە داراییەکان، ئەی ئەوان چی لێەکەن؟ ئەوانیش ئاراستەی وەبەرهێنانیەکەن. وەبەرهێنێک ئەچێت لە بانقێکا قەرزیەکە و دەستەکە وەبەرهێنان، ینی پاشەکەوت و وەبەرهێنان دوو لایەنی جیاوازن لە سەردەمی نوێیە، بەڵام لە هەمان کاتا بە بێ پاشەکەوت وەبەرهێنانیش نابێ. چەمکێکمان هەبوو پێوترا پارەی خەوتو یان پارەی شاراوە. جیاوازی نێوان پارەی خەوتو لەگەڵ پاشەکەوتا چییە؟ وەکو باسمان کرد لە پۆلی شامە، طبعاً پارەی خەوتو ئەوەیە لە دەستی خاوەنەکەیەتی، یعنی لە دەستی کەسی پاشەکەوتکارە نەک وەبەرهێن، بۆ ماوەیەکی درێژ لە لای ئەمێنێتەوە. تریاوە تا هەر نەقدیە نەختینەیە لە ماڵەوە هەڵی گرتووە شاردوێتەوە، یا بە ئاڵتون و زێڕ و زی و ئەو شتانە، یا بە مڵکێک على ئاساس پارەکەی لێزیایە و بەڵام ناشێتەوە وەبەرهێنانەوە هەڵیەگرێ بۆ ماوەیەکی درێژ ئەمێنێتەوە، ینی بەشداری سووڕی ئابووری ناکە، لە دەرەوەی سووڕی ئابووریە. ئەمە بەنسبەت پارەی خەوتووەوە. بەڵام خۆتان نەزانن پاشەکەوت وانە، پاشەکەوت ئەچێتە بانقەوە، ینی نایە بە زێڕوزی و پارەکە بێتە بانقێک و پاشەکەوتیەکەی ئەویش ڕاستی وەبەرهێنانیەکە. وتمان سوود ڕاستەوخۆی نییە پارەی پاشەکەوت کرا، عەفوەن پارەی خەوت و سوود ڕاستەوخۆی نییە و بەشداری لە سووڕی ئابووریان ناکە. پارەی خەوت و پاشەکەوت نییە، پارەیەکە هەرها سێری ناوەکەیکەی خەوتووە، یعنی سوور ناخوە دەوران ناکە و مۆزوعەکە سلبیە، بەڵام پاشەکەوت پرۆسەیەکی تەواو ئیجابیە و ئەرێنیە، سوود بەخشە و ئەبێتە پاڵنەرێکی گەورە بۆ وەبەرهێنان، نەک هەر پاڵنەرێکی گەورە، هەر خۆی ئەگەر خۆی نەبێ وەرهێنانیش نابێ. ئێمە لە ڕێی ئەو پاشەکەوتەوە وەبەرهێنان وەگەڕەخین و پارەی نوێمان دەست دەکەوێت. طبعاً پارەی خەوتوتمان لە ڕووی ئابووریەوە هیچ سوودێکی نییە وە کردارێکی ناپەسەندە و مۆزوعەکە نازانم لەناو کۆمەڵگەشە پێوترێ خۆشویستنی پارە، بەڵام پاشەکەوت وانە سەرچاوی سووڕی ئابووریە و دەڕژێتە ناو وەبەرهێنانەوە و دەبێتە هۆی گەشەی ئابووری، بەڵام پارەی خەوتو وانە. کۆمەڵی هۆکار هەیە کە پاڵ بە تاکە کەسەوە دەنێن یان بە دەوڵەتەوە بۆ پاشەکەوتکردن، ینی ئەو هۆکارانە چین کە پاڵ بە لایەنێکەوە دەنێن بۆی پاشەکەوت بکە. یەکەم ئاستی داهاتی تاکە کەس. طبعاً وازەحە هەمووتان دەزانن تا ئاستی داهاتی تاکە کەس بەرز بێتەوە توانای پاشەکەوتکردن زیادە بێ، ینی پەیوەندیەکە ڕاستەوانەیە. تا ئاستی داهات بەرز بێتەوە ئاستی پاشەکەوتیش زیادە بێ، ینی خەڵک پارەی پێ بۆچێ پاشەکەوتەکە بۆ بە پێچەوانەشەوە. ئاستی نرخەکان، طبعاً پەیوەندیەکە پێچەوانەیە لێرەیە بە پێچەوانەی خاڵی یەکەم. لە خاڵی دووەمە ئاستی نرخەکان هەتاوەکو بەرز بێتەوە پاشەکەوتکردن کەمە بێتەوە. بۆچی؟ چکە نرخ بەرز بۆ یانی شت گرانە بێ، ئیتر تۆش خۆ پارەکە بەشێوە ناکا بیبێ بۆ پاشەکەوت، بەهۆی ئەو گرانیەوە پارەکە و سەرفە بێ و توانای پاشەکەوت نامێنێ. یەکێکتر لە پاڵنەرەکانی پاشەکەوت ئەو داهاتە پێشبینی کراوەیە کە لە پاشەکەوتەوە چاوەڕێیەکەین. طبعاً سووە مەبەستی لە سووە، یعنی تا سووەکە زیاتر بێ خەڵک زیاتر پاشەکەوتەکە. یەکێکتر لە پاڵنەرەکانی پاشەکەوت ئەوەیە کە ئینسان ئەیەوێ احتیاتێکی هەبێ، یەدەگێکی هەبێ بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو حاڵەتانەی کە
تووشی ئەبێ هەر قەیرانێک بێ نەخۆشی بێ چوزانم هەر شتێک بێ ئەمە پاڵی پێوەنێ بۆی پاشەکەوت بکە. خاڵێکی تر ئارەزوو بۆ چاکردنی ئاستی بژێوی لە داهاتوودا خەڵکێک هەیە ئێستا پارەکەی پاشەکەوتەکە بۆی لە داهاتوە خۆش بژی ئاستی بژێوی باش بێ، یان ئارەزوو دەکا ئێستا پاشەکەوتەکە بۆی هەندێ لە داهاتوە بتوانێت هەنێ شمەکی بە تەمەنی وەکو خان و سیارە و ئەوشتانە بکڕێ. ئەو هۆکارانی کار لە پاشەکەوت دەکەن، تەوان پاشەکەوتی تاکە کەس کۆمەڵک هۆکارن. هۆکارە ئابوووریەکانمان هەیە لەگەڵ هۆکارە نائابوووریەکان. هۆکارە ئابوووریەکان سیانن، ناوەندی داهاتی تاکە کەس، پاشەکەوتی زۆرم لێ لەگەڵ دام و دەستگا پاشەکەوتکارەکان. ئەم سیانە پێیانەوترێ هۆکارە ئابوووریەکان. ئەم هۆکارە ئابوووریانە چین کەوا لە کار دەکەنە سەر پاشەکەوت. یەکەم ناوەندی داهاتی تاکە کەس، ینی معدەلی داهاتی تاکە کەس. طبعاً تۆ توانای پاشەکەوتت ئەوەستێتە سەر ئاستی داهاتت، بۆیە هەتاوەکو ناوەندی داهاتت معدەلی داهاتت بەرزتر بێت توانای پاشەکەوتت باشترە بێ. ئەوانش داهاتیان نزمە کەمتر توانای پاشەکەوتیان هەیە یان هەر نیانە. پاشەکەوتی زۆرە ملێ. پاشەکەوتی زۆرە ملێ چییە؟ طبعاً پاشەکەوت لە بنەڕەتە ئارەزوو بێ ئارەزوومەندانەوێ، بەڵام لە هەندێک حاڵەتە پاشەکەوتی زۆرە ملێمان هەیە. ئەوە یەکە بۆ نمونەها بەشێک لە مەعاشەکەەوە بڕن، ئێستا لە کوردستانەوە باوە هاڵێن پاشەکەوتی موچە بڕینی بەشێک لە موچەیە یان کرێ بە زۆرە ملێ. طبعاً لە کاتی خانە نشینیان لەوانەیە ئیسفادەی لێ بکەی، یعنی ناچارکردنی تۆیە بۆ هەڵگرتنی بەشێک لە داهاتت بۆ دووبارەوە بەرهێنانەوەی لە کاتێکی ترا. لەگەڵ دام و دەستگا پاشەکەوتکارەکان هەنێ دام و دەستگا هەن بە تایبەتی لە وڵاتە پێشکەوتوەکان کە هانی تاکە کەس دەدەن بۆی پاشەکەوت بکەن، هەندێک جار بە ئارەزوومەندانامەکەن، هەندێک جاریش بە زۆرە ملێ. هۆکارە نائابوووریەکان چین؟ ئەوانی کار لە پاشەکەوتەکەن. تەنها باسی هۆکارێکی کردووە، دابوو نەریتی کۆمەڵایەتی. ئەوە لە پۆلی شەقسەمان لەسەر کرد، وتمان پەیوەندی بە نەریتی کۆمەڵایەتیەوە هەیە. نەریتی کۆمەڵگەیەکی دیاریکراو لە پارە خەرجکردنە جیاوازە لەگەڵ نەریتی شوێنێکی تر. مۆزوعی ڕەزیلی و دەست بڵاوی. هەندێک کۆمەڵگا هەن هەر بە تەبیعەت خۆیان تەبیعەتیان وایە حەزیان لە پاشەکەوتەکەن، هەر لای خۆمان پێیان ئەڵێن ڕەزیل. ئەمە پەیوەندی بە ئاسی داهاتەوە نییە، بەڵکو نەریتێکە لە ڕووی مێژوویەوە کاری لەسەر دەرونیان کردووە، ئیتر ڕاهاتون بەوە. هەنێک کۆمەڵگاژەن بە پێچەوانەوە دەست بڵاون و بە فیڕۆدان زۆرە لە کڕینیانە بەهۆی دابوو نەریتێکەوە، ئەوانیش وا ڕاهاتون بەو شکڵە بن. دێنە سەرچاوەکانی پاشەکەوت، یعنی پاشەکەوت لەکوێوە دێ، سەرچاوەکەی لەکوێوەیە. تەوان دوو جۆرە، پاشەکەوتی ناوخۆیی لەگەڵ پاشەکەوتی دەرەکی. پاشەکەوتی ناوخۆیی چییە؟ تەوان زۆربەی وڵاتان بە تایبەتی وڵاتانی تازەگەشە سەندوو یان با بڵێن وڵاتانی دواکەوتوو ئاسی داهاتیان نزمە، ناتوان پاشەکەوت بکەن، لەبەرەوە پەنا بەنە بەر قەرزکردن لە دەرەوە لە وڵاتانی دەرەوە. طبعاً قەرزکردنیش مەترسیدارە، چکە کەوتە ژێر هێمنەی وڵاتێک کە قەرزەکە و لا کردووە، مەجگە لەوێ بێ سوەکەی بیتەوە. لەبەرەوە بارگرانێکی زۆرە قەرز، بۆیە وڵاتانی توانای پاشەکەوتیان نییە بە ناچاری قەرزەکەن، لەبەرەوە تا پاشەکەوت لە ناو خۆیان بکرێ باشترە. لەبەرەوە زۆربەی وڵاتان هەوڵدەن پشت بە خۆیان ببەستن بۆی قەرزەکانیان کەم بکەنەوە. طبعاً پاشەکەوتی ناوخۆیی دوو جۆرە، پاشەکەوتی حکومی لەگەڵ پاشەکەوتی تایبەت، یان ئەتوانین پێ بڵێن پاشەکەوتی گشتی لەگەڵ پاشەکەوتی تایبەت. وتمان وشەی گشتی لە زمانی ئابووریا عادەتەن مەبەستمان لێی حکوومەتە. پاشەکەوتی گشتی چییە؟ یان پاشەکەوتی حکومی چییە؟ ئەو پاشەکەوتە چییە کە حکوومەت ئەیکا؟ تاوان حکوومەت لە کاتی سەرڕێژی بۆ جەدا پاشەکەوت دەکات و خەرجی کەمەکاتەوە. هەندێک جار حکوومەت لە ساڵێکی دیاریکراوە بۆ جێی زیاترە لە خەرجیەکانی، یان داهاتی زیاترە لە خەرجیەکانی، لەو کاتە پاشەکەوت دەکا. یان ئەو وڵاتانەی عادەتەن دەرامەتێکی سروشتیان هەیە وەک نەوت و گاز، لە ساڵێکی دیاریکراوە بەهۆی شتێکەوە ئەو دەرامەتیان گرانەوێ، بۆ نەوت گرانەوێ، ئەو کاتە پارێکی زیاتریان دەسەکەوێ و پاشەکەوتیەکەن لە کاتی گرانبوونیە و بەکاری هێنن بۆ گەشەپێدانی ئابووری. ئەی پاشەکەوتی تایبەت چییە؟ تۆتمانەوە پاشکەوتی حکومی بوو لەسەر ڕێژی بۆ جۆ ئۆشتانایکە. ئەی پاشەکەوتی تایبەت چییە؟ طبعاً لە حاڵەتی ئاساییە پاشەکەوت دەبێت تایبەت بێ، یعنی ئەبێ خەڵک چوو بێ لە بانقێکا بۆ منە پاشەکەوتی کردووە و پارەکەی دانابێ. طبعاً بۆ وڵاتانی هەژار قورسە، چکە بژێوی ژیان لەوێ قورسە، خەڵک کەمتر دەتوانێت پاشەکەوت بکە.
بەڵام وڵاتانی پێشکەوتوو عادەتەن خەڵک حساب بانقییان هەیە و پارەکانیان لە بانقەکانە دانێن و ئەوانی ژێخێنەوە بەرهێنانەوە. طبعاً ئەوەی باسم کرد مۆزوعی پاشەکەوت بوو لە ڕووی سەرچاوەوە، یعنی سەرچاوەکەی لەکوێوەیە. کەوتمان پاشەکەوت سەرچاوی پاشەکەوت یەکسەر باسی ناوخۆ و دەرەکیەکەی. کاتێک وتمان پاشەکەوت لە ڕووی ئارەزوەوە، پاشەکەوت لە ڕووی ئارەزوەوە، یەکسەر ئەڵێ پاشەکەوتی ئارەزومەندانە لەگەڵ پاشەکەوتی زۆرە ملێ، هەر وازحە خۆی یعنی لە ڕووی ئارەزوەوە تۆ اختیارت هەیە یا ئارەزومەندانەیە یا زۆرە ملێ. طبعاً پاشەکەوتی ئارەزومەندانە پاشەکەوت لە حاڵەتی ئاساییە ئارەزومەندانەیە. ئینسان بەویستی خۆیەکە کاتێت پارێکی زیاتری دەستکەوت پاشەکەوتێکە بۆ بەکارهێنانی لە ئایندەیە. ئەی پاشەکەوتی زۆرە ملێ تاوان تاکەکان ئەیکەن بەڵام بە پێی یاسا و بە بڕیاری حکوومەت و بە ناچاری کە پێشتر باسم کرد لە بڕینی بەشێکە لە کرێیان موچە و ئەو شتانە. پاشەکەوتی دەرەکی تاوان پاشکەوتی ناوخۆی پێشتر باسمان کرد. پاشەکەوتی دەرەکی چییە؟ کاتێ پاشەکەوتی ناوخۆیی ناتوانێ وە بەرهێنان پارەدار بکە ناچار ڕووەکەینە دەرامەتی بیانی. پاشەکەوتی دەرەکیش دوو جۆرە، پاشەکەوتی دەرەکی فەرمی لەگەڵ پاشەکەوتی دەرەکی تایبەت. طبعاً پاشەکەوتی دەرەکی فەرمی عادەتەن قەرزە یان بەخشینە لە وڵاتێکی تر لە شوێنێکی تر یان لە نێوان دوو وڵاتایە یان دوو وڵاتی دۆست کۆمەکی یەکێکیان کۆمەکی ئەویتریانەکە یان یارمەتێکە فرەلایەنە کۆمەکیەکە مەجموعە وڵاتێک کۆیەکەنەوەی ئەیدەنە ڕێکخراوێکی جیهانی و ئەوانیش ئەیبەخشن بە وڵاتەکە. ئەمە بەنسبەت فەرمیەکەوە. پاشەکەوتی دەرەکی تایبەتیش دوو جۆرە، وەبەرهێنانی بیانی ڕاستەوخۆ یعنی بیانەکان وەبەرهێنانەکەن لە وڵاتەکەتا لەگەڵ وەبەرهێنان لە کاغەزە داراییەکاندا پشک و قەباڵەکان. دێنە سەر ئەو بابەتەی کە ئەتاوانەمە پێداچوونەوە بوو بە پاشەکەوتا کە لە مەکتەب خوێندبوومان ئەوە بە سەرێحی بەسەری ئەچوینەوە. ئەمڕۆ دێنە سەر وەبەرهێنان. الاستثمار بعربي بإنجليزي بيقولن investment. وەبەرهێنان طبعا لە مەکتەبە تەلەبە لەگەڵ چەمکی وەبەرهێنانی لەگەڵ بەرهەم هێنانە لێ تێکەڵە بێ وابزانم ئەمن بە وردی لە دەرسێکا بۆ شەرحکردن ئێستا بێ ئەوە بەرچاوتان ڕوون بێ کە وەبەرهێنان چییە. طبعا دوو سێ خاڵ دیاری کراوە لە مۆزوع لە مەرزەمەکەشا کورتم کردوتەوە بۆتان بە چەند شێوەیەک پێناسە کراوە. بریتێ لە پرۆسەی بەکارهێنانی پارەی زیادە بە ئامانجی دروستکردنی بەرهەمی نوێ و زیادکردنی پێکهێنانی سەرمایە، ینی پارە زیادەکە و بەکارهێنی بۆ ئەوەی بەرهەمی نوێ دروستکەی. ئەمە پێوترێ بەرهەمهێنان عەفوەن وەبەرهێنان. پێناسێکی تری وەبەرهێنان خستنەگەڕی پاشەکەوتە بۆ کڕینی شمەکی سەرمایەیی وەک ئامێر و مەکینە. ینی وەبەرهێنێک ئەچێ پاشەکەوتەکە کە لە بانقا کراوە قەرزی ئەکا و ئەیخاتە گەڕ بۆچی بۆی ئامێر و مەکینە بکڕێ بۆی وەبەرهێنانی پێ بکە. بۆیە دەڵێن وەبەرهێنان یەکسانە بە پاشەکەوت. وتمان بۆ شکڵە هێماکرێ ئس یەکسانە بە IS بریتە لە سەیڤ و ئایش بریتە لە ئینڤێستمنت. یان پێناسێکی تری پاشەکەوت بریتە لە بەکارهێنانی ئەو موڵکانەی وەبەرهێن کڕێتی بۆ دەستکەوتنی قازانج. یان بریتە لە قوربانیدان بە دەرامەتی ئێستا لە پێناو دەستکەوتنی دەرامەتی زیاتر لە ئایندەدا. طبعا وەبەرهێنان هەروە حاڵەتێکی ئاسایی نییە و مەترسیدارە. کۆمەڵێک مەترسی هەیە کە پێیانوترێ مەترسیەکانی بەردەم پرۆسەی وەبەرهێنان. ئەم مەترسیانە چین کە یەنە بەردەم پرۆسەی وەبەرهێنان. مەترسیەکان پێنجدانن. ڕوبەڕووبوونەوەی مەترسی کە پێشوەختە ئاگادار نین. هەندێک مەترسی هەیە شاراون شکست بە وەبەرهێنان هێنن، یعنی تۆ تەسەور ناکەی بۆ منە هەڵاوسان گۆڕانی بەهای پشکەکان ینی بەرزە بێتەوە یان نزمە بێتەوە بەهای پشکەکە. ئەمانە مەترسیدارن لە بەردەم پرۆسەی وەبەرهێنانە و تووشی زیانیەکە. کەواتە یەکەم کۆمەڵی مەترسیە کە پێشوەختە ئاگادار نیت وەک هەڵاوسان و گۆڕانی نرخەکان. سنوورداری سەرمایە بەردەست یەکێکی ترە لە مەترسیەکان. هەر وەبەرهێنێک ئەو سەرمایە هەیەی ئەوەی دامەزراوەکەیەتی، یعنی ئەوەیە کە هەیەی لەوانەیە لە کاتێکدا نەتوانرێ بەدەست بهێنرێ
یعنی ئەو سەرمایەی کە مەبەستی کە ئەیەوێ ئیشی پێ بکە هەر ئەوەیە کە هەیەی چوونە ناو وەبەرهێنان یعنی سنووردارە طبعا سەرمایەکەی سنووردارە و بەش ناکا بە کورتی خاڵی دووەم مەبەستی ئەوەیە سێم چوونە ناو وەبەرهێنان لە کاتی نەگونجاوە طبعا هەموو شتێک کات و لەحزەی خۆی هەیە ئەبێت تۆ بزانی لە چ کاتێکە ئاچی دەبێ وردە وەبەرهێن بچێتە بازاڕەوە تا تووشی زیان نەبێ بۆچی چکە ئەو لەسەر ئەساسی کۆمەڵی پێشبینیە چێتە بازاڕەوە وەبەرهێنانەکە پێچێ پێشبینیەکانی وا دەرنەچن لەبەرەوە مەترسیدارە چوارەم چوونە ناو وەبەرهێنان بە بێڕاوێژ طبعا تۆ بێڕاوێژ بێ ئەوەی بچیتە ناوەوە تۆ هەر چوزانم پاقلەش بفرۆشی لەو بازاڕە هەرەبێ پرسیارێ بکەی بزانین پاقلە فرۆشرە یان نا یا سەوزە یا هەر شتێک چ جایەوەی وەبەرهێنان بکەوێ پرس و ڕاوێژ بکەی خەڵکی شارەزا بێنی بیرۆکە لەسەر پرۆژەکان وەرگری کەواتە یەکێکتر لە مەترسیەکانەوەی بچیتە ناوە بە بێڕاوێژ ئەنجامدانی کەڵکی ئابووری طبعا ئەو تەرجەمەیەم بەدڵ نییە من کەڵکی ئابووری عەرەبیەکەی جەدوای اقتصادی پێڵێن مەبەست لێی ئەوەیە کە تۆ لێکۆڵینەوەیەکی ورد بکەی لە ڕووی ئابووریەوە لەو پرۆژەیە کە ئەتەوێ وەبەرهێنانی تیا بکەی لەو فکرەیە کە هەتە لێکۆڵینەوەیەکی ورد بکەی ئیشەکە چۆن دەڕوا ئایا خواستی لەسەر ئەبێت ئەگەیتە زەرەر ئەگەیتە قازانج ینی بەرچاوڕوونیەکی زۆر لێکۆڵینەوەیەکی ورد بکەی ئەمە پێوترێ جەدوای اقتصادی یان کەڵکی ئابووری طبعا زانیاری زۆرت پێ ئەدا ئەمە لە ڕووی قازانج و زیانەوە ئایا تۆ بچیتەنەوە یان نەچی ئەمە مەترسیەکانی بەردەم پرۆسی وەبەرهێنانن ئەم پێنج خاڵن پێویستە ئاگاتان لێیان بێ ئەو هۆکارانە چین کە کار دەکەنە سەر وەبەرهێنان کۆمەڵی هۆکارن طبعا دە هۆکاری ڕیس کردووە یەکەم بوونی قەرزی بانکی هاندەر بە وەبەرهێنان بێگومان تا قەرزی بانکی هەبێ ینی وەبەرهێن کاتێک پارە نەبێ لە بانقا بەچی وەبەرهێنان بکە کەواتە تا قەرزی بانکی هەبێ باشترە بوونی دراوی بیانی بۆ کڕینی پێداویستەکانی وەبەرهێنان لە دەرەوە طبعا وەبەرهێن کە دەستەکا بە وەبەرهێنان پێویستی بە دراوی بیانیە بۆچی بۆی کۆمەڵی پێویستی وەبەرهێنانەکە هەیە لە دەرەوەی کڕێ لێرە نییە ئەمەش پێویستی بە دراوی بیانیە سەقامگیری سیاسی و ئابووری پێویستە بۆ کەشی وەبەرهێنان خۆتان نەزانن وەبەرهێنان لە کەشێکە ئاکرێت کە لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووریشەوە کەشەکە گونجاو بێ لە ڕووی سیاسیەوە ینی شەڕ و شۆڕ و فەرتەنەوە خۆپیشاندان و گۆڕانی حکوومەتەکان و ئەم شتانە نەبێت چکە لەو کەشانە وەبەرهێنان ناکرێت هەروەها لە ڕووی ئابووریشەوە سەقامگیری هەبێت سەقامگیری ئابووری مەبەسمانەوەیە بەرز و نزمی زۆری نرخەکان و هەڵاوسان و داوشانەوە ئەو شتانە نەبێ چۆ وەبەرهێن لەو کاتە ئەترسێ تووشی زیانە بێ پەراوێزی سەرمایە و پێشکەوتنی تەکنۆلۆژیا کار دەکەنە سەر بڕیاری وەبەرهێنان بێگومان مەبەستی لە پەراوێزی سەرمایە بەشێکە لە پارەکە وەبەرهێن ئەبێ بەدەستیەوە بمێنێتەوە بۆ کاتێک کە پێویستە نابێتەوە هەموو پارەکە و سەرفکە لە وەبەرهێنانە ئەبێ بەشێک لە پارەکە بمێنێتەوە بۆ هەندێک حاڵەتی کتوپڕ و تەواری بۆ نمونە کرێکارێک و چوزانم لەسەر ئەسکەلەیەکەوێتە خوار و ئەمرێ تۆ مەسروفاتیەکەی و پارەی بە خێزانەکەی و چوزانم خانە نشینیەکەی و پاراستنی لە ئەستوەگری ئەم بەم پارەیەکە بە شتان سەرفەکەرە پێوتێ پەراوێزی سەرمایە پێنجەم گۆڕانی داهاتینەتەوەی دەبێتەوەی گۆڕانی گەورەتر لە وەبەرهێنان بێگومان تا داهاتینەتەوەی زیاد بێ وەبەرە بۆ وەبەرهێنان باشترە شەشەم زیادبوونی باج دەبێتەوەی کەمبوونەوەی داهاتی وەبەرهێن و قازانج یەکێ لەو شتانەی کە وەبەرهێن پێی سەعاجە مۆزوعی زیادبوونی باجە بۆچی چکە پارەکەی کەمە بێتەوە تا وە قازانجی کەمە بێتەوە حوتەم پێشبینی وەبەرهێن کار دەکات سەر وەبەرهێنان بێگومان ئەو پێشبینیەی کە وەبەرهێن هەیەی ئیتر چ پێشبینیەکەی گەشتبینانە بێ یان ڕەشبینانە بێ کارەکات سەر وەبەرهێنان بێگومان ئەگە گەشتبینانە بێ قازانجی زیاترە بێ و باشترە ڕەشبینانەش بێ بە پێچەوانەوە نرخی سوو زیادبوونی نرخی سوو دەبێتەوەی کەمبوونەوەی وەبەرهێنان ئاگاتان ئەم خاڵە بێ پەیوەندیەکی پێچەوانە هەیە لە بینی نرخی زیادبوونی نرخی سوو وەبەرهێنانە هەتاوەکو نرخی سوو زیاد بێ وەبەرهێنان کەمە بێتەوە بۆچی چکە وەبەرهێن کە چێتە بانک داوای سوێکی زۆرەکەن ئەکشێتەوە چکە پێی زۆرە قازانجی کەمەکاتەوە لەبەرەوە تا سوو زیاد بێ وەبەرهێنان کەمەکاتەوە مۆزۆی پاشەکەوت خاڵی نوێم وەبەرهێن لەژێر کاریگەری پاشەکەوتایە
ئەگەر پاشەکەوت زیاد بێ و بەرهێنانیش زیاد دەبێت. بێگومان تا ئێمەمانان تا خەڵکی ئاسایی نەچە لە بانقەکانە پاشەکەوت بکە ئەی بانقەکە پارە لەکوێ بێنە بیا بۆ بەرهێن کەواتە تا پاشەکەوت زیاد بێ و بەرهێنانیش زیاد دەبێت. دەیەم بەکاربردن تەبعاً تا بەکاربردنیش زیاد بێ و بەرهێنانیش زیاد دەبێت. بۆچی؟ چونکە تا ئێمە بەکار ئیشی شتی بەکاربردن بکڕین خواستمان زیاد بێ سیاریش بەرز دەبێتەوە، یعنی نرخی شتەکان بەرز دەبێتەوە کە نرخی زیاد شتەکان بەرز بوویەوە بەرهێنیش قازانجەکە. بۆچی؟ چکەوە بەرهێنان ئەو خەریکی وە بەرهێنانە بۆ ئەوە باشە نرخەکان بەرز بن بۆی قازانجی زیاد بێ. هەروەها شتانش کە ئەچنە سوڕیابووریەوە دروستە بن ئەفرۆشرێن. دەچینە سەر بەشێکی تازە یەکەی حەوتە پرۆژە ئابوووریەکان. سەرەتا بێ پێناسەی پرۆژە ئابوووریەکان بزانی، دوایەوە جۆرەکانی ئەخوێنین. پێناسەکەی گرنگە پرۆسەیەکی ڕێکخراوە، ئەمە پێناسی پرۆژە ئابوووریەکانە بریتە لە پرۆسەیەکی ڕێکخراو. بۆچی؟ بۆ بەرهەمێنانی شمەک و خزمەتگوزاری و سوڕانەوەی پارە بۆ لە پێناوی قازانج بۆی کەلوپەل دابین کرێ بۆ بازاڕی ناوخۆیی و دەرەکیش. ئەمە پێناسەکەیەتی. جۆرەکانی پرۆژەی ئابووری تەبعاً لە ڕووی موڵکایەتیەوە پرۆژە لە ڕووی موڵکایەتیەوە سێ جۆرە، یا ئەهلیە یا حکومیە یا هاوبەشە. کەواتە ئەهلی تەبعاً بەسمان تایبەتە، حکومیش یعنی گشتیەکە کە پێشتر باسمان کرد کاتێ چەمکی گشتی لە زمانی ئابووریا بەمانای حکوومەت دێ. کاتە پرۆژە ئابووریەکان لە ڕووی موڵکایەتیەوە سێ جۆرن: پرۆژەی تایبەت، پرۆژەی حکومی، پرۆژەی هاوبەش. پرۆژەی تایبەت یعنی چی؟ پرۆژەی تایبەت ئەو پرۆژانن کە خاوەنددارێتیان ئەگەڕێتەوە بۆ تاکەکان، شتانێک بەرهەمدێنن کە لە بازاڕا پێویستە و لەسەر بنەمای قازانج و بەرژەوەندی تایبەتی کارەکەن، یعنی مەسلحەتی خۆیانەوێ شەخسیەن بۆ خۆیان ئیشەکەن. کۆمەڵێ پرۆژەن کە ئەهلین هی خەڵکن هی تاکەکانن خاوەنددارەتیان ئەگەڕێتەوە بۆ ئەوان ئەو شتانە چی قازانجی هەبێ ئەوە بەرهەمێنن ئەیخەنە بازاڕەوە، یعنی لە بازاڕە بڕوە. تاوان پرۆژە تایبەتەکان ئەمە لە زمانی ئابووریە کە ئەڵێن تاکەکان ئەوانیش لە ڕووی مڵکایەتیەوە دوو جۆرن، یا هەر ئەوە تا تەواو شەخسیە و هی تاکە کەسێکە پێی هەڵەسێ، یعنی پرۆژەکە تاکە کەسیە، یان کۆمپانیایە کۆمپانیاکان کە هی لە کەسێک زیاترە، کۆمپانیا پێچێ هی سەرمایە چەند کەسێکی تیاابێت. کەواتە کە ئەڵێن پرۆژەی تایبەت یا تاکە کەسە یا کۆمپانیایە. ئەگە تاکە کەس بوو سەرمایەکەی تەنها هی کەسێکە، ئێتر سەرمایەکە پێچێ هی خۆی بێ یا قەرزی کرد بێ لە بانقێکە، گرنگەوەی هی یەک کەسە. بەڵام کۆمپانیاکان چەند سەرمایە چەند کەسێکی تایە. ئەمە بەنسبەت پرۆژەی تایبەتەوە. ئەی پرۆژەی حکومی طبعاً ئەم پرۆژانە لەلایەن حکوومەت و ڕێکخراوە نێودەوڵەتیەکانەوە دامەزراون بۆ خزمەتکردنی کۆمەڵگە چ لە ناوخۆ بێ یا لە دەرەوە. طبعاً پرۆژەی حکومی چ جۆرە ئیشێگەکەن؟ ئەو پرۆژانە ئەکەن پرۆژەی حکومی کە کەرتی تایبەت ئیشیتیان ناکە لەبەرەوە حکوومەت پێی هەڵەسێ و دەوڵەت خۆی خاوەنددارێتی ئەم پرۆژانەکە، یعنی هی خۆین و بودجەی سەر بە خۆیان هەیە و پەرەپێدانی ئابووری ئەکەن چ لە پیشەسازیە بێ یا لە کشت و کاڵە. یعنی شتانێک کە کەرتی تایبەت پێیان هەڵناسێ ئەم پرۆژانە حکوومەت ئەیانکاو ئەبن بە پرۆژەی گشتی. وتمان پرۆژە لە ڕووی موڵکایەتیەوە خاوەنددارێتیەوە سێ جۆرە: پرۆژەی تایبەت، پرۆژەی گشتی، پرۆژەی هاوبەش. سێەم پرۆژەی هاوبەشە. طبعاً پرۆژەی هاوبەش یعنی هەم گشتیشی تایە و هەم تایبەتیشی تایە، لە ڕێگەی کۆمەڵێکی هاوبەشەوە دامەزراوە کە کۆمەڵی ئەندامی هەیە بۆ کۆمەڵی ئامانجی خۆیان، پێچێ قازانجویست بن پێچێ قازانجنەویستیش بن، چکە هەردوو لایتایە هەم تایبەت و هەم گشتی. ئێمە پرۆژەی گشتی چۆن بناسیینەوە؟ چۆن بزانین پرۆژەیە گشتیە یا گشتی نییە؟ دوو پێوەرمان هەیە. پێوەری بەڕێوەبردننی پرۆژە، یعنی ئیدارەی پرۆژەکە بەڕێوەبردننی پرۆژەیە کێیەکە. ئەگەر ڕاستەوخۆ دەوڵەت بەڕێوەی ببات یان لە ڕێی دەستگایەکی خۆیەوە ئەوە پێڵێن پرۆژەکە گشتیە. دووەم پێوەری سەرمایە پرۆژەکە، ئەگەر زیاد لە نیوەی سەرمایەکە مڵکی دەوڵەت بێ بە پرۆژەی گشتی حسابەکرێ، یعنی ئەبێ زیاد لە نیوەی لە 150 سەرمایە پرۆژەکە مڵکی دەوڵەت بێ. ئەمەی پێشوو باسمان کرد پرۆژەکان بوو لە ڕووی خاوەنددارێتیەوە.
وتمان تایبەت حکومی هاوبەش. ئەی پرۆژە لە ڕووی قەبارەوە داوای قەبارەت لێکە، تەڵان یا بچووکە یا مامناوەندە یا گەورەیە. زۆر باشە، بە بزانین پرۆژەی بچووک چییە. نەتەوە یەکگرتووەکان پێناسەی کردووە بەم شکڵە. ئەو پرۆژانن کە یەک خاوەنی هەیە و هەر خۆی بەڕێوەیە بات، یعنی بە پێناسەی نەتەوە یەکگرتووەکان پرۆژە چیە؟ ئەو پرۆژانن کە یەک خاوەنی هەیە و خاوەنەکە خۆی ئیدارەی ئەکا و بە پێوەرێکی تریش هەیە ژمارە کرێکارە. ژمارە کرێکار لە نێوان 10 بۆ 50 کەسە. یعنی ئەگەر پرۆژەیەک بە پێناسەکەی نەتەوە یەکگرتووەکان کەسێک خۆی بەڕێوەی برد 10 تا 50 کرێکاری هەبوو، یعنی لەو بینە ئەوە بە پرۆژەی بچووک حسابەکرێ. تەڵان لە عێراقدا پرۆژەی بچووک بۆ پرۆژانە وترێت کە 1 تا 9 کرێکاری هەیە. ئاگاتان لەو خاڵە بێ، یعنی پرۆژەی بچووک لە عێراقا 1 تا 9 کرێکاری تایە، پێوەرەکەی ئاوایە. تاوان پرۆژەی بچووک کۆمەڵی سیفەتی هەیە، ئاسانتر جێبەجێکرێ، زمینی جێبەجێکردنی ئاسانە، پارەیان کەمترە، سەرمایەیان کەمترە، عادەتەن لەو پرۆژانە کەمتریان پێویستە. ئەی پرۆژەی مامناوەند چییە؟ تاوان پرۆژەی مامناوەند هەر بەوەی کە ناوی مامناوەندە ینی لە ناوەندایە، یعنی ناوەندی چی وچیە؟ ناوەندی بچووک و گەورایە. دەکەونە بینی هەردوو پرۆژەی بچووک و گەورەوە بۆ چالاکی ئابووری و گەشەدان بە کەرتێکی دیاریکراوە. تەڵان سەرچاوە و هێزی مرۆیی ینی ژمارەی کرێکاری مامناوەندی پێویستە و توانای دروستکردنی هەلی کار و خۆشگوزەرانیان هەیە. سێەم پرۆژە گەورەکان. پرۆژە گەورەکان مەبەستمان لە پرۆژەی گەورە ئەو پرۆژانن کە پارەیەکی زۆری ئەوێ و کاتێکی زۆری ئەوێ و سەرمایەکی زۆر و تەکنۆلۆژیای زۆر پێشکەوتوی ئەوێ و فەرمانبەری بە ئەزمون و ئەندازیاری لێهات و ئەو شتانی ئەوێ بە ئاسانی ناکرێن، وەکو پرد و تونێل و دانانی هێڵی شەمەنەفەر و مەتار و وێزگەی ئاو کارەبا و بەندا و ئەم جۆرە شتانەمانە پرۆژەی گەورەیان پێوترێت کە ژمارە کرێکارتیانە زۆر زۆرە و سەرمایەکی زۆر گەورەیەوێ. بە پرۆژەی بچووک و مامناوەند ئەم ئیشانە ناچن بەڕێوە، ئەمە پێیان وترێ پرۆژە گەورەکان. تاوان ئەمە هێڵکاریەکی جۆرەکانی پرۆژەیە، گرنگە ئاگاتان لەم هێڵکاریە بێ. لە ڕووی موڵکایەتیەوە پرۆژە دابەشە بێ بۆ 3 جۆر: ئەهلی، حکومی، هاوبەش. تاوان ئەهلیەکەش 2 بەشە، یا تاکە کەسە یا کۆمپانیایە. وتمان ئەهلی هی تاکەکانە، تاکەکان پێچە هی یەک کەس بێ، پێچی کۆمپانیایەک بێت سەرمای چەند کەسێکی تیاابێ. ئەمە لە ڕووی موڵکایەتیەوە. ئەی لە ڕووی قەبارەوە پرۆژەی بچووکمان هەیە، مامناوەندمان هەیە، گەورەشمان هەیە. ئەمە مۆزوعی پرۆژە ئابوووریەکان بوو. خوێندکارانی بەڕێز لەگەڵم ڤیدۆیا بڕۆن تا کۆتایی خۆشتان خاڵەکان و شتە گرنگەکان و پێناسەکان و جیاوازەکان لەبەرکەن کۆنتترۆلیانکەن. بۆ ڤیدۆی داهاتوو ئەچینە بەندی حوتەم مۆزوعی بە تایبەتکردن، ئەوەی پێڵێن خەسخەسە، یعنی ئەوەی شتەکان لە کەرتی گشتیەوە ئەبن بە کەرتی تایبەت، لە ئەهلیەوە عەفوەن لە حکومیەوە ئەبن بە ئەهلی. ئەمە هۆکارەکەی چییە و باشیەکەی چییە و خراپەکانی چین لە ڤیدۆی داهاتوو ئینشەڵڵا باسییانەکەین.